دوای تێپەڕینی هەفتەیەک بەسەر جێبەجێکردنی بڕیارەکەی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بۆ دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیلی بێسەرەتاو، نەهێشتنی ئۆتۆمبیلی جامڕەش و هەڵگرتنی چەکی بێمۆڵات لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەڵمەتەکە بەردەوامە و ڕۆژانە لەلایەن هێزا و بەشەکانی پۆلیس و هاتوچۆ بازگە دادەندرێت. لەسەر ڕاستبەردێ بەڕێز جەناوی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز قوبات تاڵەبانی دەست داین بە دانانی چەند مەفرەزەیەک لە چەند شوێنێکی جیاواز لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆی ئیجراعاتی یاسایی لەگەڵ سەرجەم ئەو ئۆتۆمبیل و ماتۆرسکی لە بێسەرەتایانە یاخۆتە ئۆتۆمبیلانی کە بەشێوشی نایاسایی هەستاون بە ڕۆژکردنی جاوی ئۆتۆمبیلەکانیان ئیجراعاتی یاسایان لەگەڵ بکەین. بۆ مەبەستا چەند مەفرەزەیەکمان داناون تا ئەمڕۆژ کە قسەی لەگەڵ جەنابتان دەکەم بەردام مەفرەزەکانمان ڕۆژانە لەسەر شەقامەکان بۆ ئیجراعاتکردن. وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین دەڵێت تا ئێستا لە بازگەکانی سنووری ڕاپەڕین هیچ چەکێکی بێمۆڵەت دەستی بەسەردا نەگیراوە و بەپێی لێکۆڵنەوەکانیشیان لە دوای جێبەجێکردنی ئەو بڕیارە بۆیان دەرکەوتووە هەڵنەگرتنی چەکی بێمۆڵات کاریگەری باشی هەبووە لەسەر کەمکردنەوەی تاوان. لە سەرەتای دەستپێکردنی ئیجراعاتەکان واتە لە سەرەتای دانانی بازەکان تاوەکو ئێستا هیچ چەکێک دەستی بەسەردا نەگیراوە، چونکە ئەو کەسانی کە چەکی بێمۆڵەت هەڵدەگرن بە بازەکاندا نەهاتوونە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان دوورکەونەوە لە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت. وهروەها بە گوێرەی ئەو لێکۆڵنەوەی ئێمە کوردمان لە سنووری بنکەکان زۆربەی ئەو تاوانانی کە تاوانی کوشتن و تەقەکردن بوون بەهۆی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بووە. بەڵام لەگەڵ جێبەجێکردنی بڕیارەکە و ئەم ڕێکارە یاسانە و دانانی بازەکان ئەمە کاریگەریکی باشی کردووە لەسەر کەمکردنەوەی تاوان. بۆیە بەهۆی نەبوونی چەکی بێمۆڵەت واتە هەڵاتێنێکە چەکی بێمۆڵەت هەڵناگرن تاوانەکانیش کەمتر دەبنەوە. بەپێی ئامارەکان زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ و تاوان بە ئۆتۆمبیلی بێسەرەتا و جامڕەش و چەکی بێمۆڵەت بووە. هەر بۆیە لە پێناو سەروەری یاسا و جێبەجێکردنی بڕیارەکەی جێگیری سەرۆکی حکوومەت ڕۆژانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە چەند شوێنێک بازگەی هێزە ئەمنیەکان دادەندرێت بۆ دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیلی بێسەرەتا و نەهێشتنی ئۆتۆمبیلی جامڕەش و چەکی بێمۆڵات. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.